شەڕ و تۆپباران گوندە کریستیانەکانی تلتەمری خستوتە مەترسیەوە. ئەو کرێگرتیên ئەردۆغانê terorîst 2 کیلۆمەترەیان دووری منە ژووی گوندی dengê top û hawinên wan dikî wek hêza parastinê ya xabûr li gundên aşûrî bela bûne û bi tevahî amade ne bo perzivdana her êrişeke ku bo ser me bêkirin li gel hevalên me yên YPG û artêşê. مادلین دایکێکی ئاشووریە سێ منداڵەکەی بەجێ هێشتووە و دەڵێت داکۆکی لە گوندەکەمان دەکەم. تقريبا 17,000 نسمة يعني متوزع على ام نزيكي 17,000 كسن ولدبرا جزيرة بلاوبونا گوندين ما بهشتا سر زبيبون بري داعش جروب بناوين جداهات سر نافچيا ما و پشتي رزگاربون آرامبون و باشبونا روشه ام بآرامی دجيان و جيان هنكي باشبو نها جاركدن دولتا تركيا هاتية همان سيناريو همان چيروكي دوباره دكه جبو تبلهوي و آلوزية وگرينه باكور روشهلات سوريا يعني بإعادة هذا انه عدم الاستقرار للمناطق مناطق شمال وشرق سوريا. پێشتر شەڕی داعش لە سەدا 90 کریستیانەکانی تلتەمری ئاوارە کردبوو. ئێستا گوندەکان چۆڵ و تەنیا سەربازی سووری و هێزەکانی پاراستنی خابووری ئاشووری هەوڵی دوورخستنەوەی چەکدارەکانی تورکیا دەدەن. ڕۆژانێک ژیانی ئاسایی هاوڵاتیانی کریستیانی ئەم گوندە جمەی دەهات. ئێستا تەنها یەک هاوڵاتی مەدەنیش لێرە نابینی لە بریەوە دەنگی تۆپباران و فڕۆکەی جەنگی دێت لە گوندەکەدا. لە دۆڵی خابوور 33 گوندی ئاشووری هەیە. دوای شەڕی داعش تەنها لە سەدا 10 هاوڵاتیانی کریستیان لەم گوندانەدا مانەوە. ئێستا دەڵێن ئەو سەدا دەیەش لە ژێر هاڕەشەی گروپە چەکدارەکانی تورکیا ناوچەکانیان بەجێ دێڵن. لە 33 گوندی ئاشووری دۆڵی خابوور 8یان لە مەترسی ڕاستە و خۆدان. هێزەکانی سووریای دیموکرات هێزی پاراستنی ئاشووریان بە گوندەکاندا بڵاوە پێکردووە. هێزن پاراستنên خابوور لە هێشت گوندان بەلاو بوونه هاتنە وان ناوچەیان دا ku çavdiriye bikin. Rewşa gunda jî niha aram e spas ji bo Xwedê re. Li aliyekî dinê pêşwazî li gel koçberên serî kaniyê û gundên wan kirine ên ku hatine gundên aşûriyan. اللي موجود من راس العين ومن قرى راس العين نزلوا في قرى الآشورية. شەڕ و پێکدادانی توند و تۆپباران زیاتر لە 6 گوندی تلتەمری گرتەوە. 3 کوژرا و 4 بریندار گەێنرانە نەخۆشخانەی تلتەمر. یەکێک لە کوژراوەکان فۆتۆگرافەری ڕێکخراوێکی فریاگوزاری ئەمریکی بوو. ڕۆژعەلی زاڵە ڕوودا و تلتەمر.